لە بەشی دووەمی ڤیدیۆی زانکۆی دهۆک لە خزمەتتانین بۆی پێتان بڵین کەمترین کۆنەمرێ وەرگیراو لە زانکۆی دهۆک بە پارالێل ئێواران زانکۆڵین چەندە بۆ درێژەی ڤیدیۆکەمان لەگەڵمان بن بۆ ئەوی زۆرترین سوود ببینن. سڵاوتان لەبێ ئازیزان، سروود خورشیدم لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک بەشی تۆمار و هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە خزمەتتانین بۆ ئەوەی زانیاریەکانی زانکۆی دهۆک بە ئێوەی خۆشەویست بەخشین. ئێوەش لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ بۆ ئەوەی لە بەشی دووەمە ئەو بەشانەی کە ماون بیزانن و کەمترین کۆنمرەی وەرگیراوەکانیان ڕوون ببێتەوە لەلاتان. فەرموون. کۆلێژی زانستی مرۆڤایەتی بەشی جوغرافیا زانکۆڵینی پارێزگا 74.5 و گشتێکەی 79، پارالێلی پارێزگا 68.4 و گشتێکەی 73.3، بەشی مێژوو 73.9 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 77.9، پارالێلی پارێزگا 68.5 و گشتێکەی 71.6، بەشی دەروون ناسی 73.2 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 78.309، پارالێلی پارێزگا 67 و گشتێکەی 71.91. کۆلێژی زانستی مرۆڤایەتی لە زانکۆی دهۆک بەشی کۆمەڵناسی 67.5 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 71.4، پارالێلی پارێزگا 63.631 و گشتێکەی 66.8، بەشی شوێنەوار 70.7 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 72.1، پارالێلی پارێزگا 65.4 و گشتێکەی 68.5. کۆتا بەشمان لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی خوێندنی ئاشتی و مافی مرۆڤ 68.836 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 7.225، پارالێلی پارێزگا 64.6 و گشتێکەی 65.3. کۆلێژی زمان سێ بەش لە خۆی ئەگرێت کە بەشەکانی زمانی ئینگلیزی زانکۆڵینی پارێزگا 84.4 و گشتێکەی 88.3، پارالێلی پارێزگا 78.1 و گشتێکەی 84.1. کۆلێژی زمان بەشی وەرگێڕان زانکۆڵینی پارێزگا 83 و گشتێکەی 86.4، پارالێلی پارێزگا 77.2 و گشتێکەی 80.2، بەشی زمانی کوردی 69.994 زانکۆڵینی پارێزگایە و 78.4 گشتێکەی، پارالێلی پارێزگا 65.057 و گشتێکەی 68.4. بینەری ڤیدیۆکانمان بن بۆ ئەوەی سوودتان پێ بگەێنێت. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکە لە یاد مەکەن، دۆستان و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە ئەوە نزیکە بینەوە لەوانەی کە پۆلی 12 بەرەو تاقیکردنەوەکان و ئیسراحەتی ماڵەوە بڕۆن. بۆ ئەوەی زیاتر سوودمەند بن ئاگاداریان بکەنەوە تا بینەری ڤیدیۆکانمان بن. کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان لە زانکۆی دهۆک بەشی بەرووبوومی کێڵگەیی 63.922 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 66.958، پارالێلی پارێزگا 6.578 و گشتێکەی 64.4، بەشی بەرهەمی گیانەوەری 63.433 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 67، پارالێلی پارێزگا 58.43 و گشتێکەی 6.741، بەشی خاک و ئاو 62.8 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 66.1، پارالێلی پارێزگا 58.734 و گشتێکەی 6.264. کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان بەشی بێستانکاری 62.634 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 65.1، پارالێلی پارێزگا 58.7 و گشتێکەی 61.2، بەشی پاراستنی ڕووەک 62.4 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 65، پارالێلی پارێزگا 57.7 و گشتێکەی 62.1،
بەشی دارستان 62.4 پارالێلی ببورن زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 63.214 پارالێلی پارێزگا 57.7 و گشتێکەی 58.6 کۆلێژی زانستە ئەندازیارە کشتوکاڵەکان بەشی شێرەتکاریە چاندن و جیڤاتی گوندایەتی 61.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 62.3 پارالێلی پارێزگا 57.643 و گشتێکەی 58.157 کۆتابەشمان گەشتیاری توریزمی ژینگەی 6.869 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 62.942 پارالێلی پارێزگا 57.697 و گشتێکەی 57.894 کۆلێژی کارژێڕی و ئابووری بەشی ئابووری زانکۆڵاینی پارێزگا 75.3 و گشتێکەی 79.8 پارالێلی پارێزگا 68.9 و گشتێکەی 74 بەشی کارژێڕی کار 72.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 77.116 پارالێلی پارێزگا 67 و گشتێکەی 71.8 بەشی ژمێریاری لە کۆلێژی کارژێڕی و ئابووری 68.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 75.6 پارالێلی پارێزگا 64 و گشتێکەی 67.8 بەشی گەشت و گوزار و بەڕێوەبردنی هۆتێلەکان 67 زانکۆڵاینی پارێزگایە و 69 گشتێکەیەتی 62.4 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 70.2 بەشی زانستی دارایی و بانکی 65.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.395 پارالێلی پارێزگا 62 و گشتێکەی 63.667 کۆتابەش لە کۆلێژی کارژێڕی و ئابووری زانکۆی دهۆک بەشی ئامار 64.117 زانکۆڵاینی پارێزگایە و 66.5 گشتێکەی پارالێلی پارێزگا 6.7 و گشتێکەی 61.983 کۆلێژی یاسا بەشی یاسا زانکۆڵاینی پارێزگا 87.4 و گشتێکەی 91.9 پارالێلی پارێزگا 82.8 و گشتێکەی 87.216 پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیبلۆماسی 79.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 82.7 73.7 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 78.8 بەشی سیستمی سیاسی و سیاسەتی گشتی 77.4 زانکۆڵاینی پارێزگایە و 82.509 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 71.095 و گشتێکەی 74.746 کۆلێژی پەروەردە ئاکرێ لە زانکۆی دهۆک بەشی زمانی ئینگلیزی 79.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 85.5 پارالێلی پارێزگا 73.9 و گشتێکەی 80 بەشی زیندەوەرزانی 76.7 زانکۆڵاینی پارێزگایە و 80.4 گشتێکەی پارالێلی پارێزگا 70.4 و گشتێکەی 73 بەشی مێژوو لە پەروەردەی ئاکرێ 74.6 زانکۆڵاینی پارێزگایە و 78.8 گشتێکەی پارالێلی پارێزگا 68.7 و گشتێکەی 69.2 کۆلێژی پەروەردەی ئاکرێ بەشی زمانی عەرەبی 74.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 80.4 پارالێلی پارێزگا 67.8 و گشتێکەی 72.748 بەشی زمانی کوردی 71.9 زانکۆڵاینی پارێزگایە و 77 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 65.473 و گشتێکەی 69.749 کۆتابەشمان لە کۆلێژی پەروەردەی ئاکرێ لە زانکۆی دهۆک بەشی ماتماتیک 69.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 74 پارالێلی پارێزگا 63.5 و گشتێکەی 67.784 کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئامێدی بەشی زمانی ئینگلیزی زانکۆڵاینی پارێزگا
75.1 زانکۆڵاینی پارێزگایە و 78.6 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 68.8 و گشتێکەی 73.5. بەشی کۆمەڵایەتی 70.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 72.3. پارالێلی پارێزگا 64.72 و گشتێکی 66.6. ئەمە کۆتا کۆلێژ بوو لە زانکۆی دهۆک. بۆ ئەوەی بەڕێز هەموو کۆنمرەکانمان خوێندەوە بە هیوای ئەوەی سوودی هەبێ بۆتان، ئێوەش بینەری بن، گەر پرسیارتان هەبوو ئەوە کۆمنتمان بۆ بکەن تا ئێمەش وەڵامی دروستان بدەینەوە. لایک و سەبسکرایبکردنی کەڵانەکەمان لە فکر مەکەن، چونکە ئەگەر زەنگۆڵەکەتان داگرت و ڤیددیۆیەکی نوێی ئێمە هات ئاگادارتان نەکاتەوە. لەبەرەوە بەردەوام بینەری هەموو ڤیددیۆکانمان بن تاوەکو زۆرترین سوود ببینن و هاوڕێیان و دۆستانتان بە تایبەتی ئەوانەی پۆلی دوانزەن لە پاش جەژنی ڕەمەزانەوە ئینشاءڵڵا با زیاتر بینەری کەناڵەکەمان بن بۆ ئەوەی بتوانن کۆنمرەکان یا ئەو بەشانەی کە ئەیانەوێ بزانن کۆنمرەی چەندە سوودی لێ ببینن. ئەگەر پرسیاریان هەبوو پێش ئاکتیڤ بوونی زانکۆڵاین ئەوان خۆیان ئامادە کردبێ و بەشەکانیان دیاری کردبێ و سوودیان بینی بێ لە ڤیددیۆکانمان. بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا لە لوتکەیەتان بینینەوە.